سڵاو لەبێ کاگەڤاڵ هاتنی بەڕێز مەسعود عەبدولخالق هەروەها دەزگای ستاندارد لە هەولێرەوە بۆ کەرکووک چۆن نرخێنی وێ وەکو گروپی شار مەبەستان چی بوو لە سازانی ئەم کۆڕە بۆ بەڕێز کاک مەسعود؟ سەرەتا ئێمە سوپاسی مامۆستا مەسعود عەبدولخالق ئەکەین کە لە ڕێگەی چالێکیکی ڕۆشنبیریەوە کە ڕۆڵی ڕۆشنبیر بووە لە کۆمەلگا یەکێک لەو ڕۆڵانەی ڕۆشنبیر ئەوەیە بەردەوام لە ڕێگەی چالێکی ڕۆشنبیریەکانەوە پێم وایە ئەم هاتنەی کاک مەسعود بۆ کەرکووک هەم ئامادەبووان خۆشحاڵی خۆیان دەربڕی هەم ئێمەش وەکو گروپی شار ئێمە وەکو گروپی شار بە هاوکاری دەستگای ستاندارد ئەم کۆڕی ئەمڕۆمان ئەم سیمیناری ئەمڕۆمان ساز کردبوو پرۆژەکەی ئێمە سازدانی کۆرسێکە بۆ گەشەپێدانی گەنجی هۆشیارە لە شاری کەرکووک و هەڵبژاردننی ئەو ناونیشانە و هەڵبژاردننی مامۆستا مەسعود بۆم چالاکیە پێم وایە هەنگاوێکی زۆر گرنگ بوو یەک ئێمە بتوانین ڕوو لە گەنجان بکەین بۆ ئەوی تێ بگەن ئایا ئەرکی ڕۆشنبیر چییە دوو بۆ ئەوی بتوانین کۆمەڵێک کەس کە وەکو نوخبە لەم شارە ناسراون لە ڕێگەی ئەم چالاکیانەوە کۆ بکەینەوە ئینشەڵا لە ئایندە لەگەڵ هەموو دەستگا و لەگەڵ هەموو ناوەندە ڕۆشنبیریەکان ئێمە کۆنتاکتمانە بێ بۆ چالاکی ڕۆشنبیری لە کەرکووک. دەستەکانت خۆش بێ زۆر سوپاس بۆ تۆ.